الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی بەڕێز، لە زنجیرە باسێکدا پێشتر باسی هاوسەرگیریمان کرد و تەکمیلە و تەواوکردنی ئەو باسە و وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە لەو کاتەدا لێمان دەکرا لەبارەی چارەنووسەوە. کەسانێک دەپرسن من لە دەسەڵاتی نییە لە هەڵبژاردننی هاوسەرمدا. جاری وا هەیە چەندین خوازبێنی ئافرەتێکی بەڕێز ڕەت دەکرێتەوە، کوڕێکی بەڕێز و دیندار و محتەرەم و خاوەن ئەخلاقی بەرز چەندین خوازبێنی کچی باش دەکا و کەچی سەر ناگرێ. کەسێک تووشی کەسێکی خراپ دەبێت لە هاوسەرگیریدا دەڵێت چارەنووسم وابوو. بۆ ئەوەی کەوا ئەم بابەتە وەکو خۆی لە دینەوە تێبگەین، خۆمان حکمی بەسەردا نەدەین و خۆمان نەخەڵەتێنین، بە پێویستم زانی لەسەر وشەی چارەنووس بوەستین لەم وتارەدا بەویستی خوای پەروەردگار. هەمومان وەکو مسڵمان یەکێک لە ئەرکانی ئیمانمان چۆن ئیمانت دەبێت بە خوایەک هەبێ کە تاک و تەنها و بێشەریکە و هەموو پێغەمبەرانی خوا بە حەقن و کەلامی خوا هەمووی حەقا، قیامەت هەیە و زیندوو بوونەوە هەیە، ئەبێ بەو یەقینەشەوە دڵنیا بێ ئینسانی ئیماندار کە هیچ شتێک لە گەردوونە، نە لە ئاسمانەکان و نە لەم سەرزەویەدا، نە ئەوەی دیارە و نە ئەوەی کە لە ئێمە نادیارە، بەبێ ویستی ئەڵڵا نابێ. ئەوە ئەهلی تەوحید و یەکتاپەرستی، ئەوە عەقیدەمانە. هیچ شتێک لە ئەرز و ئاسماندا بەبێ ئیرادەی ئەڵڵا نابێ و هیچ شتێکیش نییە لە بەربەستێک دروستکە لەبەر مەشیئەت و ئیرادەی خوای پەروەردگاردا. بەڵام لێرەدا لە بەرامبەر وشەی چارەنووسی کوردیدا وشەی قەدەرمان هەیە. ئەم قەدەرانە کە خوای پەروەردگار کاری داناوە و بەرنامەی بۆ داناوە جیاوازیان هەیە. یەکەمیان قەدەرێکمان هەیە، خوای پەروەردگار شتێکی بڕیار داوە، چارەنووسەکەی وا دیاری کردووە هەموو ئەرز و ئاسمان کۆ بێتەوە، ناتوانێت دەستکاری بکە، ناتوانی دەستکاری بکەی و ئەوە خوا وا چارەنووسی دیاری کردو و دایناوە. بۆ نمونە خوای گەورە ئێمەی هەڵبژاردووە مرۆڤ لەم سەر زەویە بژین، داینە ناوین لەسەر مەریخ بژین. چارەنووسی من ئەوەیە دانیشتووی ئەم هەسارەی سەر زەویە بم، تۆی چارەنووس نووسیوە لە فڵان گوندا لەدایک بی، لە عەشیرەتی فڵان بی، زمانت کوردی بێ. ئەمە هیچ دەسەڵاتێکی تۆی تێدا نییە. هەزار جار خۆزگە بخوازی من ئەمریکی بوومایە تاسەوی بە ئەمریکی نەخێر، هەر تازە بە کوردی لەدایک بووی، هەر لە کوردستانە لەدایک بووی. ئەمانە قەدەراتێکن. قەدەری خوا وایە ئۆکسجین ڕێژەکەی ئەوەندە بێت لە گازەکاندا، هایدرۆجین ئەوەندە بێت. هیچ هێزێک نییە لە گەردوونا بتوانێت ئەم چارەنووسی ئەم گازە بگۆڕێ، زیادی کایان کەمی کات، چونکە ژینگە تێک دەچێت. هەروەها جوانی و ناشرینی، ڕوخساری هەر کەسێک جوانە یان ناشرینە، سەرنج ڕاکێشە یان نا، دەنگت خۆشە یان ناخۆشە، نەبەڕاتی سەوتت چۆنە، ئینسانێکی زمان شیرینی یان قسەکانت ناچێ بە دڵی خەڵکە، دەستخەتت خۆشە یان ناخۆشە، ڕەن بێت تۆزەوە هەوڵێکی تێدا هەبێ. بەڵام ئەمانە هەموویان دووبارە شتانێکن پەروەردگار بڕیاری لێداون. بەویستی خۆت بۆیە هەموو کەس حەزی دەکرد جوانترینی مرۆڤ بێ، یوسف بێ، هەموو کەسێک باڵای بەرز بێ، شۆخ و شەنگ بێ، دەنگی خۆش بێ، لەهجی ڕەوان بێ. بەڵام ئەمە ئیراداتی پەروەردگارە، تەوزیعی کردو بە حیکمەتێکی خۆی. خوای گەورەش لە ڕۆژی قیامەتە لەسەر ئەمانە تۆ محاسبە ناکە. محاسبە ناکە بۆ کوردی بۆ لەوێ لەدایک بووی، محاسبە ناکە بۆ ڕەنگت وایە، محاسبەت بۆیە ناکە دەنگت بۆ ناخۆشە. نەخێر، قەدەراتێکی حیکمەتی خوای پەروەردگاری تێدایە. چۆن ئۆکسجین لە گەردوونە لە هەوادا ڕێژەکەی زیاتر بێ دنیا دەسووتێ، تۆش ئەگەر جوانتر بوویایە لەوەی ئێستا تووشی بەڵا دەبووی، ئەوە تۆ تێی ناگەی. دەنگت خۆشتر بوویایە لەوە چێ سەرت بە فەتارە یا بچوویایە، ئێستا تێی ناگەی، دواتر بۆت معلوم دەبێت کە ئەمە کاری خوا هەمووی پڕ حیکمەتە، لە قیامەت شەهید سزایەکرد لەسەر ئەمە نادا، چونکە دەسەڵاتی خۆتی تێدا نییە. دووەمیان
ناتوانی لای بی ئەمەی چارە نووسەکە بۆ نووسراوە دەبێت ئەمەت هەبێ بەڵام دەتوانی ئاراستەکەی بگۆڕی بۆ نمونە غەریزەی جنسی کەسێ باڵغ دەبێت ئەگەر جسمی سەلامت بێ غەریزەکانی لە نێر و مێدا دەجوڵێن ئەمە دەمە خوای گەورە ئەم چارە نووسەی وا داناوە ئارەزووی تۆ بجوڵێ ئاراستەکەی بەدەستۆیە لە حەڵاڵا بەکاری بێنی و هاوسەرگیری حەڵاڵ بکەی یان خوا نەخواستە دوو لە ڕووی ئێوە ماڵی خوا ئینسان تووشی بەدڕەوشتی بێ ئەم ئاراستەیە بەدەستۆیە تێکەڵاوبوون لەگەڵ خەڵق و ڕەفاقەتە غەریزەیەکە خوا دروستی کردو بەڵام خوا دەفەرمێ وەکونوا مع الصادقین لەگەڵ ڕاستگۆیان و دینداران و ئەهلی تەقوادا بە لەگەڵ ئینسانی شەڕانی و لارولەوێدا ڕەفاقەت مەکە خۆشەویستی ماڵ و سامان غەریزەیەکە خوا محاسبە ناکە لە قیامەتە فڵان کەس بۆ دۆلارت خۆشەویست بۆ دینارت خۆشەویست بۆ ئەوەندەت حەز لە پارە بوو خوا قەل لەسەرەوە محاسبە ناکە بەڵام ئاراستەکەی بەدەستۆیە ئەم دەستکەوتی ماڵە لە ڕێی حەڵاڵەوە یان لە ڕێی حەرامەوەیە لەسەر ئەمە خوا محاسبەت دەکا سێمیان ڕەتکردنەوە و وەرگرتنی بەدەستۆیە ئەهلی ئیسلامی خوا لە قەدەری تۆی نووسیوە چارەی نووسیوی دەبێت پێنج فەرزە نوێش بکەی ئللا ئەوانە نەبێت کە عوزریان هەیە ڕۆژوی ڕەمەزان بگری زەکات بدەی حەج بکەی ئەمانە قەدەراتێکن چارە نووسی تۆی ئیماندارە دەتوانی بیکەی و دەشتوانی نەیکەی کردت پاداشتی هەیە نەتکرد سزای هەیە ڕەتکردنەوەی قەدەرێک بە قەدەرێک ئێستا برسێتی چارەنووسی تۆ وایە کەنانت نەخوات برسیت بێ ڕەتکردنەوەی ئەم قەدەر و چارەنووسە بەوەی کەنانت خوارد تێر دەبی نەخۆشی چارەنووس دوایە تووشی ڤایرۆسێک دەبی و نەخۆشیەک دەگری قەدەری ژوایە و چارەنووسی ژوایە ئەگەر ئەو دەرمانە بخۆی بچێ لای ئەو دکتۆرە خوای گەورە شیفات دەدا ڕەتکردنەوەی قەدەرێک بە قەدەرێک ئەمیشیان واجبە بەڵا لە خۆلادان بەڵایەکەیە نابڵێ بەرەو ڕووی دەڕۆم چارەنووسم چۆن بێ ئەبێ لە خۆتی لادەی ئیمامی عومەر کاتی خۆی کە لە مەدینەوە ویستی سەردانی وڵاتی شام بکە بۆ ئەوەی لە حاڵ و ئەحواڵی میلەت و گەل ئاگادار بێ و بزانە بەرپرسانی خوارەوە وەزعیان چۆنە و خەڵک لیان ڕازییان نا گەشتێکی دوور و درێژی وڵاتانی کرد کاتێک کە نزیک وڵاتی شام بۆەوە قاسید و نامەبەر هەواڵێکی دڵتەزێنی هێنا کە تاعون لە شاما بڵاو بۆتەوە تاعون پەنا بەخوا ئەو نەخۆشیەیە هەموو خەڵکەکەی دەکوژێوەکو یەک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەو کەسەی لە شوێنێکا بوو تاعون بڵاو بۆەوە نابێت ڕێگەی پێ بدرێت تێکەڵاوی ساغەکان بە یەکسەر دەیگرێتەوە ئەوەش کە ساغ و نابێت بچێت بۆ شوێنێک کە تووشی نەخۆشیەکە بێ ئیمامی عومەر ئەبوو عوبەیدەی کوڕی جەراح بەرەو پیری چووکە قائیدی لەشکری موسڵمانان بوو لەو سنوورەدا پێشوازی لێ کرد ئیمامی عومەر فەرمووی ڕادەسپێرم بە تەقوای خوا و چاکەکردن لەگەڵ میلەتەکەدا ئەبا عوبەیدە حەیف بۆ پیاوی وەک تۆ کە ئەوا تووشی ئەم نەخۆشیە دەبی و لەناو شارێکەی نابێ بڕۆیتە دەرەوە کە وڵاتی شامە ئەویش فەرمی بۆ قوربان تۆ سەفەرەکە تێکدایەوە فەرمی بەڵێ من لێرە کە بیستم نەخۆشی تاعون لە شامە بڵاو بۆتەوە سەفەرەکەم قەتع کرد و دەگەڕێمەوە بەرەو مەدینە ئەبوو عوبەیدە فەرمووی ئەتەفر من قەدەر الله لە چارەنووس و قەدەرێک ڕادەکەی کە خوا دیاری کردووە قوربان ئەگە خوا مەیلی لێ بێ بێیتیش بەخوا چارەنووسن نەخۆشیەکە نەبوو بێ هەر نایگری ئەگەر لە ماڵی شەوبی هەردەیگری لەبەر قەدەری خوا ڕادەکەی جاسەی تێگەیشتنی ئەم دینەکەن کە ئیمامی عومەر چەند بە جوانی لێ حاڵی بووە فەرمووی بەڵێ ئەفر من قەدەر الله إلى قەدەر الله لە قەدەری خوا ڕادەکەم بۆ لای قەدەری خوا فەرمی نمونەیەکت بۆ دێنمەوە تۆ وڵاخێکت پێیە بزنێک مەڕێک حشترێک دوو لاپاڵ لەبەر چاوە یەکیان زیاتر ئاوی پێوە بووە سەوزەگیایەکی جوانی هەیە یەکیان زیاتر بەرەو خۆر بۆ وشک بووە تۆ ئەگەر وشترەکەت مەڕەکەت بزنەکەت لەم لا بلەوەڕێنی هەر قەدەری خوایە لەو لاش بیڕەوەڕێنی هەر قەدەری خوایە خوا هەردوو اختیارەکەی داویە من لەبەر ئەم نەخۆشیەکە یەقینم هەیە پشمەنایەوە دەیگرم ڕادەکەم بۆ لای قەدەرێکی خوا کە سەلامەتیە دوو ڕێگایت لەبەر دەستایە جەنابەت دەچی بۆ سەفەرێک بۆ گەشتێک بۆ سەیرانێک ئەڵێن ئەم ڕێگایە هەرچەند کورتە بەڵام یەکساییدا بەڵام جادەیەکی ناخۆشە بەڵام ڕۆژانە چەند حادیسەی سارەی تیا دەبێت فڵان ڕێگایان سعاتێ دوورترە بەڵام دووساییدە زۆر سەلامەتە ئەوەندەی هەوراز و کۆسپ و تاسە تێدا نییە تۆ بۆ خۆت مخەیەری کامیان هەڵدەبژێری ئەگەر سەلامەتەکە هەڵبژێری بە دڵنیایەوە چارەنووسە سەلامەت بوونە ناوێ بڵێ کوڕە با بڕۆین بە هەر چۆنە بێت چی خوا کردبێتی هەر ئەوە دەبێت ئەوە خۆ خەڵەتاندنە نەخێر ڕێگای سەخت و دژوار بگرە کە پێشتر چەندین حادیسەی تیا ڕووداوە چارەنووسەکە خۆت هەڵت بژار لەوانەیە تۆ ژێژێک بی لە قوربانیەکان ئەمە مەسپێرە بەخوای پەروەردگار چونکە خوای گەورە ئەو عەقڵ و تێگەیشتن و ئیدراک و ڕۆژانە حادیسانەکە دەبینی بۆیە دەرسیان لێ وەرگری نابێت کەسێک چۆ خوازبێنی کەسێک یەکسەر بڵێ وەڵاهی مادام ئەهلی مزگەوتە شووی پێ دەکەم
ئیتر قەدەری خوش چۆن بێت چارەنووس چۆن بێ ڕەت نابێتەوە نەخێر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای نەدەکرد ئافرەتێک هەبوو ناوی فاتیمەی کچی قەیس بوو چۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی ئەی پێغەمبەری خوا سێ کەس هاتوو نەخواز بێنین یەکیان ناوی معاویەیە کە پیاوێک بوو خەڵکی مەدینە بوو نەک معاویە کوڕی ئەبوو سوفیان یەکیان ئەبا جەهمە پیاوێکە ئاواژنەکەی نەماوە و چۆتە ساڵێکەوە فەرمووی سێمیشان ئوسامەی کوڕی زەیدە کوڕێکی گەنجە خۆشەویستی کوڕی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شوو بە کامیان بکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو وەڵی بۆ خۆ شتێک هەڵبژێرە و چارەنووس چی بوو بێ ئەوە خۆشبەختی و بەدبەختی یان بەدبەخت دەبی یان خۆشبەخت دەبی نەخێر عەقڵ و ژیری دەبێت سەیری ئەم سێ کەسایەتیە بکەین چاومان بکەینەوە سەیری ڕابردوویان کەین سەیری بنەماڵەیان کەین فەما معاویەتە فەسەعلوکن لا مالە لەهو کچەکەم خوشکەکەم شوو بە معاوی چ دەکەی کوردەواری دەڵێ ئەسپێ لە باخەڵیا سەوزەڵەخانی مێتی هەر هیچی نییە لە ماڵی دنیادا تۆ بەیانی هەموو ڕۆژە برسی و ڕەشوڕوتی نەوەڵڵا شوو بە معاویە مەکە و ئەمما ئەبا جەهم فەرمووی کابرایەکی وەکو ڤەڵدەڕابون للنیساء ئینسانێکی تند و تیژ و تووڕەیە هەموو دەبێت گۆچانەکە و گۆپاڵەکەی بەدەستەوەیە باوەڕ کە ئەوە ژنەکەی پێشوو شێر بە لێدان کوشت وەڵڵا شووی پێ بکەی هەموو ڕۆژ لە ششین دەکاتەوە ئەو بنەماڵە هەر تند و تیژن لەگەڵ ژنانە شوو بە ئەوی شیان مەکە بەڵام ئوسامەی کوڕی زەید ئینسانێکی محتەرەم و مؤدەب و بەڕێز وەرە شوو بە ئەمەیان بکە شووی پێکرد و حەسایەوە نابێ بڵێت چارەنووس چۆن بووتر من خۆم خۆی پێ بکێشی نەخێر دەبێت ورد بێەوە عەقڵت بەکاربێنی سەیری ڕابردوو مەلەفی ئەو ئینسانە و بنەماڵەکەی و چوادەوری بکەی پێشتر ڕەفتاری چۆن بووە هەر ئاوا یان ئافرەتێک دەخوازی بە هەمان شێوە بزانی پێشتر ئەم بنەماڵانە چۆن بوون ڕەفتاری خوشکەکانی پێشتری پورەکانی پێشتری چاو وردکەیەوە و ئەمجا پشت بەخوا بەستی قەدەری خوایە کەسێک دەمودانی ناڕێکە دەی هەر قەدەری خواشە زانستی پزیشکی دانی وا پێشستووە تەلێکت بۆ دادنێن و دانەکان ڕێک دەخاتەوە بە پاڵ و خاوێنی ئەگەر تۆ دانەکان ڕاستکەیەوە ئەمە هەر قەدەری خوایە کەسێ لوتی زۆر گەورەیە زانستی پزیشکی ئێستا گەیشتۆتەوە ڕادەی تەجمیلێکی جوانی بۆ بکە هەرچەند ڕەن بە زەرەدێکی پێ بگەێنێ ئەگەر دکتۆرێکی پسپۆڕی بواری قورگ و لوت و گوێ و تەجمیلات وتی زەرەد بە لوتن ناگا هیچ بێ شەرعێکی تێدا نییە ئەمە قەدەری خوایە لوتی تۆ وایە بەڵام قەدەری خوش ئەم زانستەی داناوە تەجمیلت بۆ بکە کەسێ گوێی بە نەوعێکە گوناهێکی تێدا نییە قەدەری خوایە زانستەکە پێشکەوتەوە گوێت بۆ ڕاست دەکاتەوە کەسێ سوتاوە دەتوانێت تەجمیلات و جوانکاری بۆ بکەوە پێستەکە جوان بکرێتەوە ناوێ بڵێ تازە ئەمە لوتی من و ئەم دانێ من هەر قەدەری خوایە دەستی لێ نەدەی ناوەڵا خوا وای خەڵق کردووە ئەمە قەدەری خوایە بیگۆڕە بە قەدەرێشقی خوای پەروەردگار کە زانستەکەیە ئەگەر نەیگۆڕی جاری وا لەوانەیە تووشی ئازاری دەرونی بێ و گونەهبار بی ئەبێ بیگۆڕی نابێ خۆت بخەڵەتێنی هەمیشە بڵێ چیم لە چارەنووسرا بێ هەروا دەبم نەخێر وەرە چاکەکار بە وەرە ئەهلی چاکە بە حەزت بە چاکە بێ خۆت چاکەکار بە و چاکەکارانت خۆش بوێ وەرە ئینسانێکی بێوەی و سەلامەت بە قەت حەز بە شەڕ مەکە کە بیستە لەو سەری دنیا شەڕێک هەیە تۆ لێرە بڵێ یا ڕەبی خوایە ئەو شەڕە بکوژێتەوە قەت بە وشەی شەڕی نێوان دوو کەس دڵخۆش مەبە حەزت لە شەڕ نەبێ بێوەیی هەڵبژێرە دڵپاک بە دڵت بۆگەن مەکە بە ڕوخقیم بەرامبەر بە خەڵک ئینسانێکی ڕوو لە خوا بە دایمە دەستی زەلیلیت بۆ لای ئەڵڵا بەرزکەوە وەڵڵی بزانە چارەنووسی تۆ ئەگەر ئەوا بی ئیشاڵڵا پڕ لە خێرە دڵنیا بە پڕ لە خێرە بەڵام تۆ هەمیشە حەزت بە وشەی شەڕ بێ دوو کە شەڕیانە تۆ پێی خۆشحاڵ بی دوو حیزب ناکۆچیانە تۆ تەرەفداری یەکیان بی بێوەی و سەلامەت نەبی دڵت بۆگەن بێ بەرامبەر بە هەموو خەڵک ڕقێک لە دڵتا بێ ڕوول لە خوا نەبێ و ڕوول لە غەیری خوا بێ وەڵڵی کاکە چارەنووست خوشکی بەڕێزم بەرەو خراپە دەڕوە ئەمە خۆت هەڵت بژاردووە خۆت ئەمانە دڵ و زمان و دەروونت پاکەوە ڕوو لە ئەڵڵا بە چارەنووسێکی گونجاوت دەبێ لە زمانی ئیمامی عومەردا کابرایەک دزی کردبوو هێنان و گرتیان کابرا برسی نەبوو تینوو نەبوو بێکار نەبوو ساغ و سەلامەت بوو بەڵام ڕۆژێ دەنووست و شەوی بە دزیکردن بەڕێ دەکرد بڕیاری دادگا بۆ ئەوەی بوو کەوا دەستی ببڕدرێ بەوەی عیبرەتێک بێ کەسێک ئەو هەموو ماڵ و سامانەت کۆ کردوێتەوە حرەمیشکان پەنابەخوا گاڵتە نییە بچێەوە بەسەر ماڵی خاڵیدا بەسەز ڕەنج بە خەساربووندا بەسەوەی کەوا نامەردێک بێ دەستی پیسی بخاتە ناو ماڵەکەتەوە ئیسلام کاتێک کە کابرا بێکار نەبێ بێ ئیش نەبێ نوقسان و خاوەن پێداویستی تایبەت نەبێ و کەم ئەندام نەبێ ئەهلی کەسابەت بێ و لەش ساغ بێ ئەمجا حەزی بە هیچ کەسابەتێک نەبێ نووسوی ڕۆژ و دزی شەو بێ ئەبێ ئەو میکرۆبەوە دەستە لێ بکرێتەوە فەرمووی دەستت دەبڕین وتی ئینەما سەرەقت بقەدەر الله قوربان وەڵڵی دەستم مەبڕە چارەنووسی من وابوو دەبوو من هەر دز بم بە قەدەری خوا دزیم کردووە
فەرمووی ئینەما نەقتەع بقەدەر الله دەی ئێمەش هەر بەو چارەنووسەی خوا بۆ دزانی دیاری کردو دەستت دەبڕین قەدەری تۆ دزە قەدەری منیش وا دەستت دەبڕم چەند تێگەشتێکی جوان بوو فەرمووی مەیخە پاڵ خوا مەڵەت چارەنووسم وا بوو دەبم من هەر دز بم من هەر پیاو کوژ بم نەخێر ئێمەش بە چارەنووسێک کە خوای گەورە شەریعەتەکەی داناوە حەدی شەرعی لەسەر جێبەجێ دەکەین نابێ ئینسان خۆی بخەڵەتێنێ بەڕێزان ئێمە جاری وا بە ناوی دینداریەوە ئەڵێ ئەو سارێ بەو ڕێگایەدا لێ خوڕا کوڕە هەرچی خوا بڕیاری دابێ هەر ئەوە دەبێت ئەوەت نابێ خوا تاقیکەیتەوە ئێمە زۆر لەوە لاوااسترین جارێک ئیبلیس شەیطان عەلەیه اللعنە بە عیسای کوڕی مەریەم پێغەمبەری بەرزی خوای پەروەردگاری سەلامی خوا لەسەر عیسا و مەریەمەی دایکی دەفەرمێوتی ئەی عیسا تۆ ناڵێی تۆ پێغەمبەری خوای بەو خەڵکە ناڵێی هەرچی خوا ئیرادەی لەسەر نەبێ نابێ وتی بەڵێ وایە ئیمانمان وایە لە کەون و کائیناتە هیچ شتێ بە پێویست و ئیرادەی خوا نابێ وتی دەوەرە لەو سەر شاخە خۆت فڕێدەوە ئەگەر خوا ئیرادەی لەسەرەوە بێ نەمری هیچ لێ نایە وەرە خۆت فڕێ دەبزاندا خۆی چ لێ دێ دەخۆت تەسلیم بەخواکە شەیطان ئاوا هاهانیەدا عیسا چەند جوان و پڕ حیکمەتانە وەڵامی دایە فەرمووی ئەی دوژمنی خوا ئەی خوا نەناس بەندە بۆی نییە خوا تاقی بکاتەوە ئەوە خوایە بۆی هەیە بەندە تاقی کاتەوە من نابێ خوا تاقی بکەمەوە بڵێم خوا لەو شاخە خۆم فڕێدەم بزانم هیچم لێ دەیان نابزانم داخۆتەوە ئیرادەت بە چییە من ئەو مافەم نییە من عەبدێکی زەلیلم نابێ خوا تاقی بکەمەوە بڵێم سارەکەم بەم کەندەڵانەدا لێ دەخڕم بزانم خوا چیم لێ دەکات خوا چارەنووسی چۆن بۆ دیاری کردوم ئەوە خوایە مافی هەیە بەندەکانی تاقی بکاتەوە ئەبێ ئاگامان لەم مەسەلانە بێ بە ناوی دینداریەوە بە هەڵە نەچین جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ شتی فێر کردین فەرمووی احرص على ما ينفعك ئەی ئیماندار سوور بە لەسەر ئەو شتەی سوودت پێدەگەیەنێ و سەلامەتە بۆت سوور بە لە بەدەستە بەدەستهێنانی سوور بە لەسەرەوەی سیارەکەت چاک بێ و پڕ بەنزین بێ و تونند و تۆڵ بێ بە مەرجەکانی سەلامەتی هاتووچۆ و شەقامەکە لێ بخڕی سوور بە لەسەر ئەوەی کە نەخۆش کەوتی مەچۆ بە لای دکتۆرێکی لاکۆڵام چۆ لای دکتۆرێکی پسپۆڕی ئیخسایی ئەو نەخۆشیە با تەشخیص بکە و چارەسەرت بۆ دانێ بینایەک دەکەی با ئەندازیارەکەی شارەزا بێ با وەستاکەی ماهیر بێ با موادەکانی چاکترینی مواد بن قوتابیەکی و خوێندکارێکی و خوێندنت هەیە لە سەرەتاییەوە تا زانکۆ هەوڵی خۆت بدە تەواوی جوهدی خۆت شەو نوخونی خۆت ئەوەی کەوا لەسەر تۆ پێویستە گلەیت با لە خۆت نەبێ جوهدی خۆت بخە کار لە ژینهێنان و شوکردنە پەلەمەکە ورد بەوە تێفکرە لە دین و ئەخلاقی ئەو ئینسانە لە ڕەوشتی لە ڕابردووی ئەمانە هەمووی بکە احرص على ما ينفعك چی سوودت پێدەگەیەنێ و عەقڵت پێی دەشکێ و بۆ چاکەیە دەستی پێوە بگرە وەسایلەکە بەکاربێنە ئەمجا خاڵی دووەم وەستەعین بالله ئەمجا پشت بە ئەڵڵاش بەستە ئەمجا بڵێ یا ئەڵڵا ئەوەی لە توانایدا مندا بوو ئەوەیە سارەکەم بەخوا بێعەیبە بەنزینی باشی تێدایە بە پێی یاساکانی هاتوچۆ سەرپێچی فەرمانی پۆلیسی هاتوچۆ ناکەم و لێ دەخڕم خوایە بەڵام بەخوا بە سایەقەکەی خۆمەوە شانازی ناکەم کە چەند سایەقی چاکم یا ئەڵڵا وا خۆمدایە دەستی تۆ ئیستەعین بالله بڵێ خوایە جا من قوتابیەکەم ئەوەندەم لەسەرە وەڵڵاه شەو نوخونی دەکەم بەدیا تەلەڤیزۆن و کۆمپیوتەر و ئەنتەرنێتەوە دانانیشم خوایە جان کتێبەکەم بەدەستەوەی سەعی دەکەم بەڵام خوایە بغڕانیم بڵێم خۆم زیرەکەم فڵان کەس چییە خوایە پشت و پەناکەم بە تۆ بەس ئیستەعین بالله یا ئەڵڵا تۆ پشت و پەنام بی لە کاتی ئیمتیحانا سەرم لێ نەشەوێ و مێشکم جام نەبێ و قەڵەم بەدەستمەوە وشک نەبێ خوایە پشتم بە تۆ بەست ئاوا بڵێ خوایە هاوسەرگیری دەکەم ئەوەی لە عەقڵ و ئیدراک و زانستی منابوو وەڵڵاهی پرسیومە بە کەسێکی شیاوم زانیوە بنەماڵەیەکی ڕێک و پێک و دیندار و بە ئەخلاقن بەڵام خوایە جان ناڵم بەخوا بۆ خۆم زۆر شارەزا بووم خوایە ئەمە دەسەڵاتەکەی منەوە تۆش پشتیوانی لەم دەسەڵاتم بکەی خوایە ڕەحمم پێ بکەی ئیستەعین بالله هەر یەکەم جار ئیستەعین بالله مەکە لە خاڵی یەکەمەوە مەچۆ سەر خاڵی دووەم دین ئاوایە یەکسەر احرص على ما ينفعك تەرەکەی بڵێ سارەکەم بەنزینی تیانێ خوایە پشت بە تۆ هەر دەڕۆم خوای گەورە قانونی کەون بۆ تۆ تێک نادە سارەکەت دەکوژێتەوە لە شوێنێکە چونکە تۆ خاڵی یەکەمت بە قسەی پێغەمبەر نەکرد ئەوەی سوودیت خۆیتی تێدایە و بە چاکی دەزانی بیکە دووەم ئەمجا پشت بە خوا بەستە ئەمجا پشت ئەم دوانت جێبەجێ کرد بە ڕێزەکەم سیارەکەت عیبی نەبوو بە پێی یاسای هاتوچۆ دەڕۆیشتی وەڵڵی تایەت کۆن نەبوو قەدەری خوا لە شوێنێکە تایەک تەقی و خۆت بە کەندەڵانێک دادا هیچ دەسەڵاتی تۆی تێدانێ سەرکەوتوو نەبووی تەلەبەی ئەوەی جوهدی خۆتە وەڵڵی لە سەعیکردنا کردت قەلەقی و دوودڵیشت لەسەر خۆت لابرد جوهد و تێکۆشانی خۆت لەگەڵ مامۆستا بە ڕێزەکانە خستەکار قەدەری خوا زۆر لە خۆت ڕادەبینی زیاتر لەوە بێنی و فەخر و تەکەبوریشت نەدەکرد و پشتیشت بەخوا بەست بوو
کەچی کە دەرەجە و نمرەت بۆ هاتەوە سەیرەکەی زۆر کەمترە لەوەی کەواتۆ چاوەڕێت کردووە. دکتۆرت کرد و بە دکتۆری باش زانی پشتت بەخوا بە سەیریکە ئەو هەموو دەرمانت خوارد و سوودی نەبوو، یان هاوسەرگیریت کرد و جوهدی خۆت و پشت بەخواست بەستن هەبوو بەڵام سەرکەوتوو نەبووی، لەم کاتەدا خۆت بکوژی زۆر خەمبار بی، نەخێر خاڵی سێم هەیە پێ ساڵ دەفەرمێ ئەگەر ئەمانە نەبووە ئین ئەصابەکە شەیئون دڵ ناڕەحەتیەکت بۆیە پێش هات سیارەکەت تایی تەقی وەرگەڕای دڵنیا بەخوا لە بەڵایەکی گەورەتر لای داویتر وە بڕۆیشتەیە 100 مەتیتر لە زەلامێکت دەدا و تووشی قەتڵێک دەبووی هەتا ماوی تووشی دەزمازکردن دەبووی بە چەند $100 سیارەکەت چاک دەبێتەوە خوا لە گەورەتر لای داوی نمرەکە نزم هێناوە تەلەبەی هیچ کە خۆت دڵ ناڕەحەت مەکە و خۆت مەکوژە لە خەفەتانە واز دەخوێندن مێنە بڵێ بەویستی خوای گەورە ئەم بەشە نزمەی کە من لێ هێنا لە ماستەر و دکتۆرا وەردەگیرم ئەگە بەرزتر بووە لەوانەیە پێم نەخوێندرایە خوای گەورە ڕەحمی پێکردم خوا من گلەییم لە خۆم نییە ئەوەی جوهد بوو کردم پشتیشم بە تۆ بەس ئەمە بەرهەمەکەیەتی خوای شکر بۆ تۆ دیارە ئەمە بۆ من باشە لە زەواجەکە هات نەخوازبێنی کچێک تۆ زۆر بەڕێز و بە حرمەتەوە جواب بدایەوە دواتر کابرا پەشیمان بۆەوە بڵێ خوا من پشتم بە تۆ بەست و درێخیم نەکرد بەویستی خوا خێری تێدایە کەسێکی شیاو دێتە خوازبێنی من و کەسێکی شیاو بە نسیب ئەوتر دەبێت چونکە زەواج هەر ئەنجامدانی شەر نییە بەختەوەربوونی شەرتە کەواتە تۆ ئەمانەت هەمووی کرد وإن أصابك شيء بدڵ نەبوو ئەنجامەکە فلا تقل لو أني فعلت كذا لكان كذا ئەگەر وام بکردایە وام نەکردایە وا دەبوو وانە دەبوو ئەم ئەگەرانە واز لێبێنە ولكن قل قدر الله وما شاء فعل خوا چی لە چارە نووس بڕیار دابێ هەر ئەوە دەبێ و بڕیاری خواڕەن نابێتەوە فإن لو تفتح عمل الشيطان حديثك على صحيح مسلم هاتوا چونکە وشەی ئەگەر دەرگای شەیطان دەکاتەوە ئەم ئەگەرانە هیچ کە بەکار مێنە تۆ تەواوی جوهدی خۆت و زانستی خۆت و زانیاری خۆت کردووە درێخین نەکردووە پشتت بەخوا بەستەوە تەکەبورت بە خۆتەوە لێ نەداوە خۆت بە خۆت معجب نەبووی هەموو داوەتە دەستخوا ئەنجامەکە باش نەبووە مەڵێ ئەگەر وانە بووە ئەگەر ئەو ئەگەرانە دەرگای شەیطان دەکەنەوە ئەو ئەگەرانە دەتکوژن ئەو ئەگەرانە دادن نادن دڵت کرمێ دەکەن واز لە ئەگەر بێنە تەواو بوو منافقەکان دەیانگوت ئەگە پێ ساڵ تووشی سەرکەوتنێک بوو وایە خۆشیەک بووە دەیانگوت پێی ناڕەحەت دەبوون دەیانگوت باشە محەممەد ئەمەی بەدەست چی بەدەستێنە ئەگە تووشی خۆشیەک بووایە ئەگە تووشی ناڕەحەتیەک بووبووایە دەیانگوت کوڕە کاکە ئەمە دەمانزانی ئەی محەممەد پێمان نەوتی لەو حودامە چۆ دەرەوەی مەدینە ئەی پێمان نەوتی بۆ غەزای تەبوک مەڕۆ بە فڵان شێعر کاکە ئێمە دەمانزانی سەرنجامی باش نابێت یعنی یەکسەر خۆشحاڵی خۆیان دەبڕی بەشکستی موسڵمانان خوای گەورە فەرمووی ئەی خۆشەویستم ئەی محەممەد قل بڵێ بە هەموو ئیمانداران بڵێ لن يصيبنا إلا ما كتب الله لنا شتێکمان توش نابێ إلا ئەوە نەبێ کە پەروەردگار بۆی نووسیوین جا سەیری ئاەتەکە کە نافەرمێ إلا ما كتب الله علينا إلا ما كتب الله لنا من الخير ئەها علينا بۆ تەئدیبە لێرە دەفەرمێ لنا قورئان چەند وردە بە یەک حرف فەرق دەکا إلا ئەوەی کە خوا بۆی نووسیوین دڵنیاین خێری تێدایە بۆ ئێمە خوا هەر خێری بۆ ئیمانان داران دەیە بۆ هو مەولانە خوا پشت و پەنای ئیماندارانە وعلى الله فليتوكل المؤمنون ئەی ئیمانداران تەنها پشتان بەخوا ببەستن با بەسەرهاتێک عەرزی جەنابتان کەین با ئەم بەسەرهاتە گوێ لێ بگرین کە بەسەرهاتێکی ڕاستەقینەی گەنجێکە بزان ئەو شتانی لە ژیان نادێن نەڕێگات و ناڕەحەتت دەکەن واللهی ئەگەر تۆ درێخیل لە خۆتەوە نەبوو بێ و کەم تەرخەم نەبوو بێ و پشتت بەخوا بەست بێ ئاخریەکەی بەخێر دەگەڕێ ئەو گەنجە دەڵێ هەر لە وەختەوە کە خۆم ناسی کاتێک کە مناڵێکی بچووک و بەبەیەکم دەبینی زۆرم خۆش دەویست هەر مناڵێکم دەبینی زۆرم خۆش دەویست دایمە حەزم لێ بوو خۆزگە زوو هاوسەرگیریم کردایە و مناڵێکم لە باوەش بگرتایە بە خۆشەویستی بوونی کۆرپەیەکی ساوا لە باوەشمە ناسینی کچێکم توش بوو کچێکی بەڕێز و بە حورمەت کچەکەم ناسی بڕیارمدا بووتم ئێمە بڕیاری هاوسەرگیریەکی حەواڵ و پاکمان داوە تۆ زێدا هاتم کە مەسەبرێکم لێ بگرە لە ئیشێکی باشتردا بمەزرێن بەویستی خوا دێمە خوازبێنیت و ماڵێکی خنجیلانە پێکەوە دەنێین و ئینشاءڵڵا ئاواتم دێتە جێ کۆرپەیەکی جوان لە باوەش دەگرم و دەممە باوک بەم نێت و بەم دڵ و دەروونەوە چاوەڕێم دەکرد ئیشەکەم بە $800 بوو ئیشێکی باشتر پێتە پێشەوە و ماڵی باوکم وەزع و داراییان باش نەبوو تۆزە لەسەر قاچی خۆم بوەستم و بە ماڵێکی خنجیلانەوە ئەم ئافرەتە بخوازبێنی بکەم ڕۆژە برادەرێکم تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ پێیوتم ئیشێک هەیە بە $1500 یعنی دوو قاتی ئیشەکەی خۆ نزیکەی لە خۆشیانە وتم لە شوێوەتی ناو دەنووسرێت تۆ کەسێکی شارەزای بواری ئەو ئیشەی دڵنیام چاویان پێت بکەوێت تۆیان دەوێت
بەڕاستی بۆ خۆت لە مەسافەیەکی باشە ئێستا بە 800 دلار نیمچە پاشەکەوتێکت هەیە ئەو کاتە بە 1500 دلار هەر زوو ماڵ و حاڵ پێکەوە دەنی بە خۆشەویستەکەت دەگەی ئەڵێ وەڵڵاهی وەکو ئەوەی کەوا باڵ بگرم خۆشم نەمزانی چۆن هاتمە دەرەوە لە ماڵەوە ڕام دەکرد لە شەقامێکی خەتێکی سەریعە بەبێ ئەوەی بڕوانم بەم لاولادا قەدوانە بووم عەقڵم لە دەستدا بوو لە خۆشیانە هەر خۆم دەمگوت لەوانەیە فڕی بێتم چوومە بەردەمی سیارەیەک و کابراش کەسەکەش سیارەکە خەتای نەبوو من چوومە بەردەمی بە توندی لە قاچمیدا و قاچەکەم بەرکەوت و وەختێ بەهۆش خۆم هاتمەوە لە خەستەخانە قاچی ڕاستمیان بڕی بۆەوە ئەو کەسەش کە لێدا بووم کچێک بوو کچێکی زۆر محتەرەم بوو شۆفێرەکە هیچ خەتای ئەویش تێدا نەبوو لەو کاتەدا کە من لە خەستەخانە قاچم بڕایەوە ئەڵێ ئەوە کچێکەوە چەندێک بوو خۆشم دەویست و وعدی هاوسەرگیریماندا بوو کە بینی من قاچم بڕاوەتەوە بێکار و عەتاڵ بە تاڵ ماومەوە خوازبێنیکەری خزمێکی خۆی هاتوو شووی بەو کرد و ئەویشم ڕۆی لە خەستەخانە لەسەر قەڵەوێرە دەگریام دەموو خوایە گیان بۆ خوایە ئەوە قاچێکم نەما خوایە بە دووی 800 دلار ڕازی نەبووم ڕۆیشتم بە دووی 1500 دلار ڕام کرد ئێستا ئەویشی خۆشم لەدەستدا کچێکم لەم هەموو سەرزەوێدا بە پاکی خۆش دەویست خۆشەویستەکەشم لەدەستدا ژنیشم نابێ منداڵیشم نابێ خوایە گیان بۆم لێ هات ئەڵێ لەسەر خەستەخانە بووم و دواتر چوومەوە ماڵەوە بە دارشەق دەڕۆیشتم هەتا چاوەڕێوم قاچێکی سناعیم بۆ دروستکەن و بێکار زۆر وەزعم خراپ بوو ڕۆژێکیان دوای ئەوەوە جەنگ لە وڵاتە دروست بوو ئەڵێ یەکێ لەو کەسانەی کەوا زۆر دڵسۆزم بوو برادەری نزیکم بوو یەک موالید بووین بۆ عەسکەری جیرە دوای 2 مانگ لە شەڕەکەیا کوژرا دەبووە لەو سەنگەرەش ئێمە بەیەکەوە بین خوای پەروەردگار بەو قاچەم منی لە مەرگ ڕزگار کرد وتم خوایە گیان ئەم قاچەم سەلامەت بوویایە ئێستا من لەژێر خاکە دەبووم دوای ئەوە چەند ساڵی پێچوو ئەو کچەی من خۆشم دەویست و شووی بە خزمێکی خۆی کرد و وازی لە من هێنا تەلاق درا چونکە ژنی بەسەر هال لەسەر ئەوەی دکتۆر وتی دار و بەر منداڵی بێم کچە منداڵی نابێ سبحان الله من ئەگە ئەوم بە نسیب بوویە قەت نەدەبووم بە باوەگیان ئاژاوی خێزانیم دەبوو چونکە من بە ئاواتی بوونی مناڵێکی ساوە لە باوەشما هاوسەرگیریم دەکرد خوا ئەوەی لێلادا ئەمجا سێمیان ئەو کۆمپانیایی کە بە 1500 دلار کرێکاری زۆری گرت بوو ئیفلاسی کرد بوو پارەی ئەو هەموو خەڵکەی خوارد و ڕۆیشت پارەکەش ڕۆی دواتر کاتێک کە من چوو بووم ماڵەوە ئەم ماڵە پێیان لێ نەدەبڕیم ئەم کچەی کە شۆفێر بوو خەتای ئەویش نەبوو خەتای من بچوومە بەردەمی زۆر ئافرەتێکی مەرد و بە هەڵوێز بوو کە سەیری کرد ئێمەش ماڵێکی فەقیرین ماڵێکی بەستەزمان و ڕوولەخوا و دیندار و سەلامەتین ڕۆژێ پێی وتم پێشنیارەکەت دەخەمە بەردەست من بوو ماهۆی ئەوەی کەوا تۆ قاچت ببڕێتەوە وتم ناوەڵڵا وەڵڵی من ڕام کردە بەر سیارەکەی تۆ من نەمڕوانی بەم لاولادا ئیتر بۆچی خەتای تۆ بگرم تۆ لە خەستەخانە زۆر پێمەوە ماندوو بووی لە ماڵەوە سەردانت کردوین و هاوکاریت کردوین وتی تەنها ئەم تەکلیفە ئەگەر قبوڵی دەکەی بەراوردێکی خۆت بکە وتم خوا لەوانەیە پارەی هێنابێ و لێ وەرگرم وتم بەخوا پاڕۆشتمان ناوێت چونکە خەتای تۆ نەبووە لە پارەی چی خوێنت لێ وەرگرم وتی باسی پارە نییە وتم ئەی وتی ڕازی دەبی شوت پێ بکەم قەت وەکەوەی هەورە بروسکەیەک بەسەرما بێ من هەر ڕۆژ لە ڕۆژان نەشم دەتوانی بیر لەوە بکەمەوە کچی پیاوێکی دەوڵەمەندی سەرماداری دوا مۆدیلی ئۆتۆمبیلی پێیە هەر نەموێرا بوو پڕ بە چاویش سەیری بکەم نەگەوەی پێشنیاری بخەمە بەردەست ئێستا ئەو خۆی داوام لێ دەکا وتی وەڵڵاهی ئێمە سەرمایەمان زۆرە بەڵام بە دووی کەسێکا دەگەڕام کە ئینسانێکی بەڕێز بێ لە حەدەسێکایەتر خوای گەورە قەدەری وا بوو تۆ بەهۆی منەوە کەم ئەندام بووی بەڵام کەم ئەندام بوونەکەت شتێک نییە زۆر پێتەوە دیار بێ و مای شەرم بێ لەبەر ئەوە بڕیار دەدەم کە هاوسەرگیری لەگەڵ بکەم و کوڕێکی مؤەدەب و محتەرەمی بە باوکیش و دایکم و تۆ زۆریان پێ خۆشحاڵن و منیان ئازاد کردووە لە هەڵبژارنی هاوسەرمدا تۆ دەکەم بە ڕئیسی شەریکەکەی باوکم ئەو هەموو کرێکار لەبەر دەستا دەبێ ئەڵە سوزدەی شکرم بۆ خوا برد ئەم جارش زۆر گریام وتم خوا داوای لێبوردن لێ دەکەم خوا بمبەخشە لەوەی کە من بەندەیەکی لاواز و ئیمان لاواز بوو بم کاتی خەستەخانەم بەبیر هاتەوە کە چۆن بەزەیم بە خۆمدا دەهاتەوە دەگریام دەموو خوای پەروەردگار بۆ وام لێ هات خوا بۆ وا لێ کردم بیرم کردەوە خوایە ئەمانم هەموو لێ بەسەر هات بۆی تووشی ئەم خەڵاتە بم منی کابرایەکی کرێکار ئێستا لە شەریکەیەکا ڕئیسم لە زیاتی کرێکایی لەسەر مێزێک بە ئیمزا و تەلەفۆن کار دەکەم باشترین هاوسەری دنیام بەنسیب بوو چەند محتەرەم بوو خوای گەورە چەند منداڵی ساڵحیشی پێبەخشیم بەڵێ خۆشەویستان وەڵڵی ئەم دنیای بۆ هەمومان ئاوایە ئەوەی کەوا چاکە و عەقڵت پێی دەشکێ خۆتی لێ لامەدە و گلەیی لە خۆت مەکە پشت بە ئەڵڵا ببەستە و مەغرور مەبە مەڵە خۆم وام بوو وا زیرەک بووم وا بازرگان بووم وا کاسب بووم وام دەکرد و خەڵک نەیدەزانی بڵێ خوایە ئەوەی دەیکەم هەمووی هی تۆیە و پشتیوانی تۆیە ئەمجا ئەگەر شتێک هات و بەدڵن نەبوو
دڵنیابە لە پشتەوە خێرێک هەیە. پەلە مەکە چونکە زۆر پەلەکردن باش نییە. زانایەک دەڵێ پەپولەیەکم بینی لە قۆزاخەیەکا بوو، قۆزاخە دەوری پەپولەکەی داوە بەچکەکەی داوە. تەواوی جوهدی پەپولەکە بۆ ئەوە بوو لەو قۆزاخەیە بێتە دەرەوە. بەزەیم پێدا هاتەوە، وتم بەخوا ماندوو بوو بۆی نادڕێ. هاتم بە مەقەستێکی بچکۆلە کونێکی بچکۆلەم تێکرد و پەپولەکە بە ئاسانی هاتە دەرەوە. وتم ئۆخەی ڕزگارم کرد. بەڵام پەپولەکە باڵەکانی نەکرانەوە، بە زەلیلی هەتا مر بە لارە لار دەڕۆی. بۆم دەرکەوت من غەدرم لێ کرد. هێشتا ئەم قۆزاخەیە تەمەنی مابوو. داردەر دەدرا کە هاتە دەرەوە بە ئاسانی بە ئاسماندا دەفڕی. لەبەرەوە پەلەکردنی تۆ وەکو دڕینی ئەو قۆزاخەوایە کە هاتێ دەرەوە زەلیل دەبی، لێیگەڕێ باوەختی خۆی بێ. بۆیە خوای پەروەردگار دروست نییە بڵێ ئەلموزیلە، نەخێر ئەلموعیزە ئەنجا ئەلموزیلە. نابێ بڵێ خوای گەورە ئەضارە، نەخێر ئەضار و ئەننافع. زەرەدێکت پێ دەگەینێ بۆی تووشی قازانجێکت کە. تەلەبەیەک دڵە خوایە زیرەکم کەی، وەڵڵی تووشی ئیمتیحانی قورس دەبێ، ئەو ئیمتیحانە قورسە نەبێتەوە ئەو تەلەبە زیرەکە لێ دەرناچێ. بازرگانێک دڵە خوایە زۆر دەوڵەمەندم کەی، ئەرقەلەیەک دێتە پێشتەوە بە ئاگات دێنێتەوە، ئەو ئەرقەلەیە و ئەو کۆسپە نەبێتەوە نەدەبووە بازرگانێکی دەوڵەمەند. کرێکارێکی تووشی ئازارێک دەبی، ئەو ئازارە نەبووە کرێکارێکی ماهیر دەرنەدەچووی. لەبەر ئەوە دنیا بە گەشتبینی ببینە، هەمیشە ڕوت خۆش بێ، هەمیشە دڵت گەشت بێ، تەنها بوغڕام مەبە. تەنها مەڵێ من وام و خۆم وام کردووە وا دەکەم، بڵێ خوایە هەمووی بە پشتی تۆیە. تەنها بێکار مەبە، تەمبەڵ مەبە، تەوەزەل مەبە، خۆبوێر مەبە، عەقڵت بەکار بێنە، چاوت بکەوە، وشار و ژیر بە، دڵنیا بە دنیا و قیامەتی هەموو لایەکمان بەویستی خوای گەورە خێر دەبێ. ئەوەش پەروەردگار بڕیاری لەسەردا بێ، دڵنیا بە خۆشەویست دەفەرمێ هەموو ئەهلی سەرزەوی بە جنۆکە و ئینسانەوە کۆ ببنەوە، هەموو ئاسمانەکانیشیان لەگەڵا بێ، بیانەوێ سوودێکت پێ بگەێنن، ئەڵڵا بڕیاری لەسەر نەبێ بەخوا پێ ناگا. بەخوا پارۆکە بخەنە دەمتەوە، ئەڵڵا ویستی لەسەر نەبێ لەو قڕگە ناچێتە خوارەوە. هەموو دنیاش بیەوێ زەردێکت لێ بدا، ئەڵڵا ویستی لەسەر نەبێ پارێزراوی و ناتوانن زەرد لێ بدەن. کۆتا و شەمان ئەم بەسەرهاتە شیرینەیە، ئەم بەسەرهاتە سەرنجڕاکێشەیە کە ئینسان وا لێ دەکا نەترس بێ لە ژیانە. ناڵم چاکەکار بە، دڵپاک بە، ڕوو لە خوا بە، شەڕانی مەبە، بێوەی بە، چاکەی خەڵکت بوێ. وەڵڵی تۆ دایمە چارەنووسێکی باش و ڕوو لە خێرت هەیە. ئەگە تووشی هەرچیش بووی بەخوا لە ناو ماڵەکەی خۆتا بی و لە دەرەوە بی هەر توش دەبی. کابراایك لە شاری کەرکووکە لە شەڕی عێراق و ئێرانە لە ترسی عەسکەری لە ناو ژوورێکە چاڵێکی بۆ هەڵدەکەنن، چاڵی بۆ هەڵدەکەن و خۆی دەشارێتەوە، خۆی مەخفی دەکات. ڕۆژە جەنازەیەک لە بەردەمی ماڵی ئەو کوڕە گەنجەڕا دەوەستێ. مەرکەزی پۆلیس پێیان دەڵێن ئەمە وا بزانین هەویی پێ نییە، بەڵام بە شکڵ و دەموچاو لە کوڕەکەی ماڵی ئێوە دەچێت لە ڕێی موختارەوە ناسراوەتەوە، وەرن سەیری ئەم جەنازەیەکەن و وەریگرنەوە. ئەوانیش بۆ شوێنبوونی دەچن سەیرێکیەکەن، وڵام وەڵڵی کاکەوە کوڕی ئێمە نییە، یەقینیان هەیە کوڕەکەی خۆیان وا لە ژوورەوەیە. ئەڵەن کوڕی ئێمە نییە و مەرکەز جەنازەکە دەباتەوە. ڕادەکەن دایک و باوک و خوشک و براڵن فڵان کەس هەستە وەرە لە کونەکە دەرەوە پۆلیسەکان ڕۆیشتن و جەنازەیەکیان هێناو بە پێکەنینەوە، وایان زین جەنازەی تۆیە، بەڵام شکر وا تۆ لە ماڵەوەی کوڕم چانێ لە جەبهە نەبووی، بەخوا ئێستا نەداهاتیەوە. کەس جواب ناداتەوە، سەقفەکە هەڵ نادرێتەوە، سەرقەوا خەڵ دەدەنەوە، سەی دەکەن کوڕەکە دەمێکە لەو خشاڵەیان مردووە. سوبحان الله، هەمان قەدەر هەمان شین و شەپۆڕ لە ماڵا دروست بوو. لەبەرەوە خۆ ناشاردێتەوە جاری وایە لە مردنێک بە ئازادی بژی، بەبێ ترس بژی، ئازانە بژی، مەردانە بژی لە دنیادا، دائیمەش دڵگەش بە، دایمە ڕووخۆش بە، دنیا لێنەیەتەوە یەک، پشت بە خوابەستن و بەکارهێنانی وزە و توانای خۆت، عاقبەتیش ئینشاءالله چارەنووست خێرە. یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی، خوای پەروەردگار لە بەڵاو مصیبەت بە دوورمان کەی، یا ڕەبی خوای چارەنووسمان هەمیشە خێرکەی، ئینسانێکی بە هەڵوێست بین، مرد بین، چالاک بین، دەستکراوە بین، پشت و پەنامان تەنها تۆی یا ئەڵڵا پشتمان بگری، عاقبەتمان خێرکەی، چارەنووسمان خێرکەی. لە هەموو شەڕێکە خۆمان نایزانین، لە ڕێگاماندا یا ئەڵڵا تۆ پارێزراومان کەی، خۆمان و خێزان و منداڵمان، نزیکان و ناسراوانمان، ئەهلی مزگەوتمان خوا لە بەڵاو مصیبەت بە دوورکەی. ئەوەی نەخۆشە یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێری بۆ بنێری. هەر کەس دڵتەنگە خوا ڕەحم بە دڵ و دەرونی تەنگی بکەی و زەردەخەنە بخەیەوە سەر لێوی. هەر کەس هەر مشکلەیەکی هەیە لە هەر شوێنێکی ئەم دنیادا، یا ڕەبی خوا مشکلەکەی بۆ حەڵکەی و ڕزگاری کەی، ئەولادمان ساڵح کەی، عیلم و حلمیان زیاد کەی، خێزانمان بەختەوەر کەی، یا ڕەبی خوا لە نەخۆشی و ناخۆشی خراپ بە دوورمان کەی. هەموو ناڕەحەتێک کە هاتە پێشمانەوە سەرەتای دەرگایەکی خێر بێ کە لێمان دەکرێتەوە، یا ئەرحەم الراحیمین. یا ڕەبی خوا کوردستانیشمان پارێزراوکەی، هەموو کەسانش کەوا سەروەری ئەم کوردستانە دەپارێزن، خوا تۆش بیان پارێزی.
ئەوانەی چاکن چاکتریان کەی ئەوانەی خراپ و لار و لەوێرن خوا هیدایەتی هەموو لایەکمان بدەی عاقبەتمان بەخێر بجێڕی ئامین والحەمد لله رب العالمین.